پێویستە ئەنجامی بدەین زیاتر خێر و سەدەقەیە. هەژارەکان بەخوا هەندێکیان خەمی جژنیان لێ هاتووە، مەڵێ هەژار نییە، هەژار هەیە و خەڵکی دلۆ ڕیبەڕێسان فێڵباز و درۆزنیش هەیە، بەڵام هەژاری ڕاستەقینێش هەیە. هەژارێک خەمی لێ هاتووە، مناڵەکانی داوای جلوبەرگی لێەکەن ناتوانێت بۆیان بکڕێت. با مسلمانان غیرەت و ئیمانمان بجوڵێ، با مناڵی هەژارەکانیش وەکو ئێمە جەژن بکەن، با مناڵی هەژارەکانیش لەگەڵ ئێمەدا دڵخۆش بن وەکو منداڵەکانی ئێمە، بۆیە ئەوانتان لەبیر نەچێ. ئەزانی فەقیرە ئەوەندەی توانات هەیە جلوبەرگیان بۆ بکڕە، ئەوەندەی کە توانات هەیە خواردنیان بۆ بکڕە، دڵخۆشیان کە، نازانێت بۆ چۆن جلوبەرگ بۆ منداڵەکانی دابین بکات، نازانێت چۆن خواردنیان بۆ دابین کە. بۆیە ئەگەر چوتە ماڵێکی فەقیر و هەژار، ئەوەی کە داینا بۆت بە دڵت نەبوو لە خۆت بایی مەبە، لە خۆت بایی مەبە، بزانە کوڕی کێی کچی کێی. ڕۆژێک بوو باوکی ئێمە و باپیری ئێمە و نەنک و داپیرەی ئێمە ساوەر و دۆینەشی دەست نەگەوت بیخوات، بۆیە تۆ بزانە کوڕی کێیت و لە کێیت، پێویست ناکە ئەوە لە خۆت بایی بی. ڕۆژێک بوو باو باپیری ئێمە گەنمێکی دەست ناکەوت بیکا بە نانێک بۆ خۆی لەگەڵ منداڵەکانێ بیخوات، کەواتە وەڵا ئەمە چی؟ ئەمەکەی چەرەزۆ، ئەمەکەی شەربەتەوە، ئەمەکەی ساردیە، تۆ زێر بخۆتا بچۆرەوە، تۆ بزانی چیت لە خۆبایی لوت بەرز کابرا ئەوە نەتوانای هەیە. بۆی ئاگامان با لە خۆمان بێ، ئاگامان لە هەژارەکان بێ، گاڵتەیان پێ نەکەین، ئەگەر یارمەتیان نەدەین یارمەتیان بدەین، ئەگەر نابا گاڵتە و سوکایەتیان پێ نەکەین. خەڵکی وای دەڕاتە ماڵ خەڵکی گاڵتە بە هەموو خواردنەکانیان دەکا. ئەم سوالکەرانە ئەمەکەی چەرەزەدایان ناوە، سوالکەر نییە، خۆت نەدی بدیت، خۆت لوت بەرزی. دەیەگەر ڕاستەکە ئەوەنە بەخیرەت و ئەوەندە عاقڵ و چاکی ڕێک و پێکی ئەوەنە مؤەدەبی 4 کیلۆ چەرەزی باشی بۆ بکڕە، ئەگەر داینە ناو کاتێک لێی بکە. با لە خۆمان بایی نەبین. هەژار و فەقیرەکان پێویستیان بە یارمەتیە، پێویستیان بۆی دڵخۆشیان کەین، نەک دڵیان تون بکەین. دەچێتە ماڵەکە لە جیاتیەوەی دڵخۆشی کە خەمباری دەکات، ئەوە کەی چکلێتە دایناوە، تۆ قچێ بەسەری براکەم، وەریگری وەری ناگری پێویست ناکە گاڵتە بە هەژار و فەقیرەکان بکەی. ئەو ڕۆژی عیبادەتە، ڕۆژی دڵخۆشیە، ڕۆژی ئەوەی کە بە خەڵکی و ڕابوێری.